ولا ئاڵ و گۆڵکردن و بازرگانی کردن بەو پارێ ولا نایاسایی یاخود ناشەرعیەکەی کەنە پارێکی یاسایی و شەرعی. ئەم پارەیە زیاتر لە ڕێگای گروپە مافیاکانەوە دەست ئەکەوێت لە ڕێگای دزی و گەندەڵی و قاچاقچایەتی و بازرگانیکردن بە ئەندامانی مرۆڤ و ئەمانە هۆکارێکن بۆ ئەوەی کە پارەی ڕەش بێکەم جارە دەبی بزانین کە پارەی سپیکردنەوەی ئەمە پێڵێن پارەی ڕەش کە لە ڕێگای ناشەرعیەوە دەستیانەکەوێت و پارەی سپیکردنەوەکە چۆنەکرێت کە ئەم پارەیە دەستکەوت یانەوێت لە ڕێگای کە لە ڕێگای نایاساییەوە دەستیان کەوتووە دەیانەوێت بە ڕێگای ئاڵ و گوڵکردن یاخود بازرگانی پێکردنەوە ئەم پارەیە سپی بکەنەوە. ئەم پارەیە لە چ حاڵەتێک سپیەکرێتەوە بۆ نمونە دەتوانین چەند ڕێگایەک باسکەین بازرگانیە نایاساییەکان کە ئەمە لە هەموو جیهان زۆر بڵاوە و زۆریش کاری پێکرێت لە ڕێگای بازرگانیە نایاساییەکان وەک مادە هۆشبەرەکان، چەک، دەرمانی کوواڵات نزمی ئەمانە ڕێگایەکن بۆ سپیکردنەوەی ئەو پارانەی کە لە ڕێگای ناشەرعیەوە دەستیان کەوتووە و جارێکی تر بە یاساییکردنەوەی ئەو پارەیە و خاوەندارەتی کردنی بۆ کەسەکەەوە گەڕانەوەی بۆ نێو بازاڕەکان. ئەم پارە ڕەشە دووەمینیان ئەگەر بینە شەرعیەت بەدرێت بە پارەیەکی ناشەرعی. پارێکی ئەو پارەیە کە پێڵێن ڕەش ئەوەیە کە لە ڕێگای گەندەڵی و لە ڕێگای بەرتیل و لە ڕێگای دزیکردن و لە ڕێگای بەکارهێنانی مرۆڤ و ئەندامەکانی مرۆڤ بازرگانیکردنیان دەستیانەکەوێت یاخود هەندێک ڕێگای تری شەنەکە دەستیانەکەوێت هەموو ئەو ڕێگانەی کەونە شەرعی پێڵێن کە لە قانونەوە دیاری کراوە. چۆنیەتی سپیکردنەوەی ئەم پارانە لە ڕێگای بازرگانی نایاساییەکان ئەتوانن ئەم پارەیە سپی بکەن وەکەوەی وتم مادە هۆشبەر و چەک و دەرمانی کوواڵێت نزمی و ئەگەر بینە سەر خاڵبەندەکەی لە دووەم و پرۆژەکانی وەبەرهێنانی خانوبەرە ئەم پارەیە کە دەستیان کەوتووە لە ڕێگای قاچاقچایەتیان لە هەر ڕێگایشتر کە پێڵێن پارەی ناشەرعیەوە بۆ نمونە کەسێک دەیەوێت لەوە بەرهێنانەوە ئەم پارێ سپی بکاتەوە دێت چەند خانوویەک دروستەکە یا چەند شۆقەیەک دروستەکات ئەم پارە ڕەشەی خۆی کە دەستی کەوتووە لە هەر بە هەر شێوازێکی ناقانونیەوە بێ دێ لەم شوێنە دەیکاتەوە پارێکی یاسایی و شەرعیەوە چەند خانوویەک دروستەکات دواتری فرۆشێتەوە بە خەڵکەوە یاخود بەکری ئەداتەوە لێرانشدا ئەو پارە ڕەشەی کە دەستی کەوتووە پارەکە سپیەکاتەوە بە شێوەیەکی قانونی بەدەستی ئەگاتەوە. دووەمینیان لە ڕێگای قەرزەوەیە ئەم پارە ڕەشەی کە وەڵی گرتووە دەستی کەوتووە لە ڕێگای قەرزێکی سوودی دەدات بە خەڵکێکەوە کە سوودێکی دواتر لێوەرگری ئەم پارەیەک بۆ ماوەیەک جاماوەکە کورت بی یا درێژبی دەدا بە کەسێکەوە لە بەرامبەردا سوێچی لێوەرەگرێ واتە لە پاشماوەیەکی کەم یاخود پاشماوەیەکی درێژ کە ئەوەی کە لەسەری ڕێکەوتونە هەم ئەو پارە ڕەشەی کە دەستی کەوتووە لە ڕێگای چەتەی و مافیاگەرایەتیەوە سپی ئەکاتەوە هەم ئەم سوودەیەش وەرەگرێکە لە ڕێگای ئەم پارە ڕەشەوە دەستی کەوتەوە واتە سپیکردنەوەی پارە لە ڕێگای بانکە بازرگانیەکان ئەکرێت لە ڕێگای ئەو نووسنگانەی کە حواڵاکرێت بۆ دەرەوەی وڵات ئەینێرن و لە ڕێگای ئێستا نوێترین ڕێگای کە بۆ سپیکردنەوەی پارە ئەوانی دەرەوەی وڵات دەکرێت کاتێک بڕەپارەیەکی زۆر دەنێردرێتە دەرەوەی وڵات هیچ یاسایەک نییە لە وڵاتانی دەرەوەکە دیاری بکات سەرچاوی ئەم پارە کوێیە. لە زۆربەی وڵاتەکان یاسا هەیە بۆ ڕێخستنی ئەم پارەیە لە عێراق یاسای ژمارە 39 ساڵی 2015 بە ناوی یاسای بەرەنگاربوونەوەی سپیکردنەوەی پارە و تەمویلی تیرۆر ئەم یاسایە لە عێراق بە ژمارە 39 ساڵی 2015 هەیە هەر کەسێک بازرگانی هەر کەسێک بێوێ پارەی ڕەش لە عێراق سپی بکاتەوە یاخود پارە بنێرێتە دەرەوە هەر ئەو ڕێگایانێ بەکاردێ لە مادە دووی یاسای ژمارە 39 لە مادەی دوو لە بڕگەی یەکەم و دووەم سێم باس لەوە دەکات هەر کەسێک ئەم جۆرە کارە بکات سزا دەدرێت بە سزایەکە لە 15 ساڵ زیاتر نەبێت و غرامەیەکە لەو پارەی لە دەستی گیراوە لە نیوەی ئەو پارەیە کەمتر نەبێ و دەست بەسەر داگرتنی هەموو ئەو پارانەی کە لە دەستێتی یان ئەو کەلوپەلانەی کە لە دەستێتی بەڵێ بە یاسا هەیە لە عێراق وە لە هەموو وڵاتانی دنیاشەیە بەڵام بەداخەوە ئەوەی
تێبینی ئەەکەین و ئەمانەوە قسەی لەسەر بکەین لە هەرێمی کوردستان هیچ یاسایەک نییە بۆ ڕێگریکردن لە سپیکردنەوەی پارە لە نێو بازاڕەکانی هەرێمی کوردستان. زۆر باشە بێگومان جەخت لەسەر کوردستان دەکەینەوە بەڵام سەرەتا و پرسیارم لا دروست بووکە سپیکردنەوەی پارە خۆ شەرعیەتدان بە پارەیەکی ناشەرعی لە ڕووی یاساییەوە ئەم پارەیە کە سپی کراوەتەوە وەکو بڕەپارێکی شەرعی مامەڵی لەگەڵ دەکرێت یاخود وەکو بڕەپارەیەکی ناشەرعی وەکو تو ئاماژت پێکرد هەندێک جار بۆ بڕەپارە ناشەرعیە و بەرهێنان دەکەن سپی دەکەنەوە شەرعیەتی پێدەدەن. خۆی سپیکردەوەی پارە چییە؟ واتە گۆڕینی پارێکی نایاساییە بە پارێکی یاسایی. پاش سپیکردەوەی پارەکە کە ئەو ڕێگانی بەکارهێنا بۆ نمونە لە ڕێگای خانوبەرە بێەوە بەرهێنانی خانوبەرەوە بیا لە ڕێگای مادەهۆشبەرەکانەوە بیا لە ڕێگای هێنانی دەرمانی کوالێت نزم بێ هەر شتێکی ترەوە ئەو پارە ڕەشەی کە دەستی کەوتووە بەڵێ دەیکاتەوە یاسایی و پارەکە دەبێت بە پارێکی یاسایی و دەبێتە پارەی خودی شخصەکە بەڵێ دەکرێتە یاسایی هیچ کێشەیەکی یاسایی نامێنێت پاش سپیکردنەوەی پارەکە. زۆر باشە کاکڕژێر. بابێ مەسەر ئەوەی لە هەرێمی کوردستان لە ڕووی یاساییەوە چۆن مامەڵە لەگەڵ سپیکردنەوەی پارەدا دەکرێت. لە هەرێمی کوردستان هیچ یاسایەک نییە بۆ ئەوەی مامەڵەیەکی تەندروست لەگەر ئەم جۆرە کارەیە بکرێت. ئەوەی هەیە لە هەرێمی کوردستان بە قانونی سزای عراقیەوە خەڵک بند دەکرێت سزا ئەدرێ ئەوانش ئەو گروپانن کە مەسلەی سەختەکانی پارە ئەکەن لێک مەسلەی سپیکردنەوەی پارە و بازرگانی گەورە و ئەمانە بکرێت چکە یاسایەک نییە ئێستا لە هەرێمی کوردستان دیاری بکە کام پارە ڕەشە کام پارە سپیە و کام پارە ڕەشەکە چۆن سپی دەکرێتەوە ینی پێویستە سیستەمێکە بێ و یاسایەکە بێ بۆ ئەوی ڕێگری لەم جۆرە پارەیە بکرێت ناو بازاردا بەکار نەخرێتەوە بۆ منە لە هەرێمی کوردستان وە لە عراقیشەوە زۆربەی ئەو وڵاتانەی کە لە دەوروبەری مەشن. ئەوە دروستەکە کە ئێستا دەیبینین لەوانەیە هەرێمی کوردستان و عێراقیش و ئەو وڵاتانی دەوروبەریشەوە یەکێک بن لەو ناوچە زۆر باوانەی یاخود ئەوانەی کە ئیستفادە و سوودی لێبین بۆ ساختکردنەوەی پارەکانیان. عێراقی یەکێکە لە دواکەوتوترین ئەو وڵاتانەی لە ڕووی ئابووریەوە لە گەندەڵیەوە بەیەک لە گەندەڵترین وڵاتەکانی دنیادانرا لەبەر چ زۆرترین سپیکردنەوەی پارەی تێدا ئەنجامەدرێ عێراق لوبناان شەرق ئەوسەد بەشێک لە وڵاتانەی کانە هەرێمی کوردستانیش بەدەرنیە لە وڵاتانەی کە هەیەوە بەشێشە لە عراق بەڵێ سپیکردنەوەی پارە لێرە شێ و لە عراقی شێ و بەڕێژێکی لەوانێ زۆریش بێ بەڵام یاسایەک نییە لە هەرێمی کوردستان بۆ نمونە بێ ڕێگا لەم کارێ بگرێت. لە هەرێمی کوردستان دەیان نووسینگەی حواڵەکردنی پارە هەیە تۆ ئێستا چەند پارێکت ئەوێ ئەتوانی بینێریت بۆ دەرەوە چەند پارێکت ئەوێ ئەتوانی بهێنێ ناو هەرێمی کوردستان کەسێک نە لێپرسینەوە بکات کە ئایا تۆ ئەم پارێت لەکوێ هێنا چۆن دەستت کەوت ینی پێویستە ئەو حواڵە ئەو نووسنگانەی کە پارە حواڵەکەن بەو شێوە بە بەرفراوانەی ناردنە دەرەوەی پارە و هیچ ڕقابەیەک لە سەریان نەبێ دوجار ئەمەوا دەکات پارێکی زۆرت لە هەرێمی کوردستانەوە بچێتە دەرەوە و بازرگانی لە هەرێمی کوردستان لاواز بێ هیچ نووسنگەیەکەی لە هەرێمی کوردستان ڕقابەی لەسەر بێ ئایا چەند پارەیانێتە دەرەوە چی ئەتەوێ ئەتوانی چ بڕە پارێکت بێ لە دەرەوە بینێری بۆ دەرەوە چ بڕە پارێشتەوێ ئەتوانی بهێنی بۆ ناو هەرێمی کوردستان لە ڕێگای حواڵەکردن و تەنانەت نووسنگەکانی فڕۆکەوانیش ئێستا پارە ئەنێرن بۆ دەرەوە کەواتە پێویستە یاسایەکە بێ بۆشایەکی گەورە هەیە بۆ ئەوەی بزانین ئەم خەڵکەیە لێپرسینەوە بکرێ ئەم خەڵکەیە ئەم پارەی لەکوێ دەستکەوت بۆ نمونە منێکی هاوڵاتی کاتێک چمە نووسنگەیەکی حواڵەکردنی پارە بە ملیۆنان دۆلار دەمەوێت بینێرمە دەرەوە دەبێت کەسێکە بێ لێ بپرسێ تۆ ئەو پارێت لەکوێ هێنا چۆن دەستت کەوت دەبێت ڕوونکردنەوە بدەیت لە هەموو دنیا وایە کە تۆ لە دنیا سەردانی بانقێکەکەی ئەتەوێ پارێک بخێسە ژمارە حیسابەکەی خۆتەوە بڕە پارێکیان دیاری کردووە لە ئەوروپاڵی کاکە لەو بڕە پارێ زیاتر بێت پێویستە ڕوونکردنەوەمان بدێ کاغەز و قەڵەمێکت پێدەم دەبێت ڕوونکردنەوە بدێ ئەم پارێت لەکوێ هێنا چۆن دەستت کەوت بۆ دەبێت بزانی کە پارەکە چۆن دەستکەوت بەس لە هەرێمی کوردستان ئەمە تا ئێستا بە یاساڕێک نەخراوە و چەندی ئەتەوێ پارە ئەتوانی بینێری بۆ دەرەوە و چەندی ئەشتەوێ لە دەرەوە ئەتوانی لە ڕێگای حواڵەکردن و نووسینگەکانەوە بینی بۆ ناو هەرێمی کوردستان ئەمە بەهۆی کارەبوونی بانکەکانەوە لەگەڵ کوردستانەوە دەنێردرێتە وڵاتێکی دەرەوە ئەم پارە کە لە هەرێمی کوردستان چووە دەرەوەی تر بڕەپارەیەکی شەرعیە بەڵێ دەتوانین لە هەندێک ڕێگا بیکەنە شەرعی بۆ نمونە ئێستا سایتە ئەلکترۆنیەکان ئێستا خەڵکێکی زۆر ئەوە لە هەموو دنیا باوە ینی
وای لێ هاتووە کە سێتەڕی بەسەراوە نەکرێت پێگا ئەلکترۆنیەکان ئەوانەی مەسەلی ئۆنلاینن شت فرۆشتنە و ناردنە دەرەوەی پارە یاخود ئاخیر لە ئێستادا دوو جۆری پارە پێیا بووە بیتکوین و وەنکوین کە هەردووچیان ئەمانە ڕێگا خۆشکردن یاخود بڵین باشترین ڕێگان لەو ڕێگایانەی کە پارەی ڕەشیان پێسپی ئەکرێتەوە لە دنیادا بەڵێ هەر پارێک کە چۆ دەرەوە ئەتوانن لە بە ڕێگایەکی قانونیەوە سپی بکەنەوە بۆ مرەوە بەرهێنان بەکاردیان لە ڕێگای ئەم ماڵپەرە ئەلکترۆنیانە یاخود لە ڕێگای ئۆنلاینەوەیان ئەو دوو جۆرە پارێ ئەلکترۆنیە کە هەیە ئەتوانێت بیکەیت بە بەرگێکی قانونی بەبەری بکاتەوە بەس پێویستە ئێمە لێرەوە ڕێلەوە بگرین هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان پێویستە یاسایەک دەربکات بۆ ڕێگرتن لە سپیکردنەوەی پارە لە هەرێمی کوردستان نەچێتە دەرەوە دەبێت مەرجی یاسایی خۆی هەبێت چۆن ئەتوانی پارە بنێرتە دەرەوە چۆن ئەتوانی بێتە ناو هەرێمی کوردستان وەک پێم وتی هەر شتێک تۆ بتەوێت چەند پارە بنێرتە دەرەوە لێرە ئاسایی ئەتوانی بینێرتە دەرەوە و چەندیش بتەوێت بهێنی ئەتوانی بێنی جا ئەم بێیاسایی یاخود نەبوونی یاسایەکەوە دروستکردنی بۆشایەکی زۆر گەورەیە ئەمە وا دەکات بازرگانی لە هەرێمی کوردستان بەرەستی بڕوە و هۆکارگەلێکی دروستەکە لەسەر ژیانی کۆمەڵایەتی خەڵکەوە دوو چین دوو تەبەقە دروستەکە تەبەقەیەکی زۆر دەوڵەمەند و زەنجین تەبەقەیەکیشی هەژار ئەم وا دەکە تەبەقەی وەسەط نەمێنێ ئەمە وا دەکە تەبەقە دەوڵەمەندەکە ئەوەی پارێ ڕەشی دەستکەوتۆ لە ڕێگای جابەرتیل بێ یاخود لە ڕێگای دزیکردن بێ یاخود لە ڕێگای گەندەڵی سیاسی یان گەندەڵی ئیداری هەر ڕێگایەکەوە دەستی کرد بێ ئەو ئیتر هەم ئیش لەسەر ئەوەکە چۆن زیاتر پارە پێیا بکات چۆن دەستکەوتی زیاتر بێ خەمی ئەوەی نەچی ئەکە چ پرۆژەیەەکە هەژارەکانیش لەم ناوێ نازانن چی ئەکەن خەریکی یعنی کە تەبەقەی وەسەط نەما زۆر شت تێکە چێجا لە هەرێمی کوردستان ئێستا و بە عێراقیشەوە وڵاتانی دەوروبەریش بەڵێ سپیکردنەوەی پارە یەکێکە لەو کێشە گەورانەی کە ئێستا لە ناو هەرێمی کوردستان و عێراق و وڵاتانی دەوروبەر و تایبەتی لوبنان و دوو بەشدا هەیە بەڵگەی تەواو هەیە لەسەر ئەوەی کە بڕەپارەیەک سپی کراوەتەوە لە ڕووی یاسایەوە بەڵگەکان کاریان پێ دەکرێت چون مامەڵە لەگەڵ ئەو بڕە پارە سپیکراوە دەکرێت کە بەڵگە هەیە کە پێشتر ئەم پارەیە ناشەرعی بووە نەک تەنها لە هەرێمی کوردستان بێگومان عێراق و وڵاتانی دەرەوەش باس دەکەم لە ڕووی یاسایی بەگشتی چۆن مامەڵی لەگەڵ دەکرێت هەموو وڵاتێکی یاسایەکی خۆی هەیە تایبەت بە سپیکردنەوەی پارە وەک پێم گوتی لە عێراق یاسای ژمارە 39 ساڵی 2015 هەیە بەپێی ئەو یاسایە لە مادە 36 ئەم یاسایە ئەڵێ هەر کەسێک هەڵسێ بە سپیکردنەوەی پارە یاخود ناردنە دەرەوەی پارە ئەو پارەی کە ڕەشە دەستی کەوتووە لە هەر بەگەندەڵی بێ یا بە هەر ڕێگایەکی تر بێ سزا دەدرێت بە سزایە کە لە 15 ساڵ زیاتر نەبێ و لێوەرگرتنەوەی ئەو پارەی کەمتر نەبێ لەوەی کە لە کارەکەی پێکردووە و دەست بەسەر داگرتنی هەموو ئەو پارانەی کە لەلایەتی کەواتە سزای هەیە لە حکوومەتی عێراق و لە وڵاتانی دنیاشدا هەر وڵاتە و بەپێی وڵاتەکەی خۆیەوە سزایەکی داناوە بەڵێ بەس ئەوەی هەیە لە هەرێمی کوردستان هەتا ئێستا هیچ یاسایەکمان نیە کە ڕێگریکردن بکات لە سپیکردنەوەی پارە یاخود ئەو کەسانە سزا بدات کە بەو کارە هەستاون یاخود وا بکات کە پۆلیس و ئاسایش بە دوای ئەو کەسانە دابگەڕێ کە خەریکی سپیکردنەوەی پارەن زۆر جار دەبینی لێرە و لەوێ گروپێک دەرگیر دەکرێت بە مادەکانی 240 280 لە یاسای سزادانی عێراقیەوە ڕێکاری یاساییان لە بەرامبەر ئەگیرێتە بەر زۆر باشە کاک ڕێژیار ئەگەر باسی ئەوە بکەم کە سپیکردنەوەی پارە لە ناوچەیەکدا یاخود لە کۆمەڵگەیەکدا لە وڵاتێکدا بوونی هەبوو چ لێ کەوتێک دروست دەکات تۆ باست لە دروستکردنی دوو چینی کۆمەڵگە کرد زۆر دەوڵەمەند و زۆر هەژار کە چینی مام ناوەند نامێنێ لە پاڵ ئامەدا هەبوونی ڕێژەیەکی زۆر لە سپیکردنەوەی پارە هەبوونی لەم حاڵەتە چ کلێنێک لە نێو کۆمەڵگەدا دروست دەکات هاوشانی لە ناوبردنی چینی ناوەندی کۆمەڵگا یەکیان وا دەکات دوو تەبەقە دروست بکرێت تەبەقەیەکیان پێڵێن تەبەقەی دەوڵەمەندەکان و تەبەقەی هەژارەکان دووەمیان وا دەکات خەڵکێکی زۆر بێکار بێت چکو لەبەرەوەی پارەکە کەوێتە دەست هەندێکەسەوە سێمینیان وا دەکات ئەو پارەی کە لە دەستەوانە بازرگانی پێدەکرێت ناو بازارەوە بە کەیفی خۆ دەست بەسەر بازاردا بگرشت و مەک و نرخەکان بەرزکەنەوە و پارەی ئەو وڵاتەی دا ئەبەزێ لە بەرامبەر دراوەکانی دەرەوە وەک ئەوەی کە ئێستا لە عێراق هەیە یعنی کاریگەری لەسەر مەسەلەی ژیانی کۆمەڵایەتی خەڵک بە زۆر هەیە زۆر باشە کەواتە کاک ڕێژیار چی ئەگەر حکوومەت دەستی هەبێت لە سپیکردنەوەی پارەدا
عفوا تێنەگەشتم حکوومەت ئەو لایەنە بێت کە پارە سپی دەکاتەوە شەرعیە دەدا بە پارەیەکی ناشەرعی کە پارەی گەلە بەڵام ئەوان بە شێوازێکی خۆیان شەرعیەتی پێدەدەن. چۆن ینی عفو کاک ڕێژیار تاکێک هەڵدەستێ بە سپیکردنەوەی پارە من دەپرسم ئەو تاکە کەسێک بێت بەرپرسێک بێت لە حکوومەت بەرپرسێکی باڵا بێت لە حکوومەت دەسەڵاتدارێک بێت کە ئەم بڕە پارەیە سپیکاتەوە ئەو کاتە چی؟ ئەخر خۆی یەکشتە ئەمە بڵین ئەو پارەیە کە سپیکات ئەو پارەی کە پێڵێن ڕەش ئەو پارەی لەکوێ هێنا بۆن منێتە وەزیرێک دەیە لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو وەزیرە پێش ببێ بە وەزیر چی هەبوو خاوەنی چ بوو لیژنەی دەستپاچی دەبێ بزانێ ئەوە خاوەنی چ بوو چی هەبوو وە دوایی کە بۆ وەزیر وە دوای وەزارەتەکەشی بەجێهێشت بوو بە خاوەنی چ ئایا پارەی ڕەشی دەستکەوتۆ بێوێ لە هەندێک پرۆژەی نیشتە جێبوون و یاخود پرۆژەی وەبەرهێنانیان هەر پرۆژەیەشتر بێوێ سپی بکاتەوە تۆ دەبێ بە یاسا ئەم کارێ ڕێک بخرێ بۆن منە تۆ خاوەنی چیت پێشەوەی کە پۆستەکە وەرەگری فعلەن کە من خاوەنی خانوویەک بووم و بووم بە وەزیر و دواتر بینیت شارێکی نیشتە جێبوونم دروست کردیات هەر پرۆژەیەکی تری وەبەرهێنانم کرد حتممە لەکوێم هێناوە پا ئەو پارەی ڕەشە جا لە ڕووی بە گەندەڵی پێی کردبێ یاخود بە وەرگرتنی بەرتیلەوە بێ یا هەر یەکێک لەو ڕێگایانە بێ کە بە ڕێگای ناشەعی و ناقانونی دادرێن لەو کاتێدا ئەمە دەبێتە پارەیەکی ڕەش و لەوانێ بە ئاسانیش بتوانێت سپی بکاتەوە ئەگەر قانونێک دەبێ ڕێگری لێ بکات بەڵام وەک گوتم ئەگەر یاسایەکە بێ لە هەرێمی کوردستان لێپرسینەوە بکەوە پارەی بە قانون دیاری بکەین کام پارە ڕەشە و ناشێ سپی بکرێتەوە ئەمە دەبێت ڕێک بخرێ ئێستا لە هەرێمی کوردستاندا نییە پارەیەک ئەمە بڵین بە یاسا ئەو پارەیە ڕەشە ینی ئەو پارەیە کە وەرگرتووە بەو ڕێگای ئەو پێڵێن پارێ ڕەش تۆ ئەتەوێت سپی بکەیتەوە پێویستە ڕێکاری یاساییت لە بەرابەر بچێتە بەر بەپێی ئەم یاسایەکە هەیە کە یاسایەکە لە ئێستادا نیە پێویستە ئەم یاسایە بێتەکایەوە و یاسایەک لایەن پەرلەمانەوە دەربچێ کار بەم یاسایە بکە بۆ ئەوەی ڕێ لەو پەرت و بڵاوی گەندەڵیش ئەگرین خۆ ئەگەڵ بینە سەر حەقە ڕەشوەدان و گەندەڵی تۆ ڕەشوە ئەدەی بە خەڵکێکەوە ئەوەش پارێکی ڕەشە دەستەکەوێت لە ڕێیەک کەس پێکاتەوە یا گەندەڵی کە ئێستا لەوانەیە لە هەرێمی کوردستان زۆرترین ئەو ڕێگانەی کە بە هەیە گەندەڵی و ڕەشوێ و یاخود لە ڕێگای ترەوە دەستیانەکەوێت بەڵێ لەگەڵتم ئەگەر بێ بیانەوێ ئەم کەسێک یا مەسئولێکی ئەم وڵاتەیە کە پارێ ڕەشی دەستکەوتووە ڕێی لێ بچیرێ پارەکە سپی بکرێتەوە پێویستە یاسایەکە بێت لە هەرێمی کوردستان بۆ ئەوەی ڕێگری لەو جۆرە کارانە بکات و ئەم پارەی خەڵک و ملەت و گەلە بە فیرۆنە چێونەچێتە گیرفانی هەندێک خەڵکی مافیا و بیانەوێ لە بەرگێکی یاسایی بەبەری بکەن و سپی بکەنەوە لە بازاڕەکانەوە. کاکڕێژیار یاسایەک نییە لە هەرێمی کوردستان بۆ ڕێگریکردن لە سپیکردنەوەی پارە نەبوونی ئەم یاسایە تا چنێک کاریگەری هەبووە لەسەر دیاتبوونی ئەم حاڵەتە نەبوونی ئەم یاسایە چی کاریگەریەکی هەیە لەسەر ئەوەی کە ئەو کەسانی کە تاوانبارن یا تۆمەتبارن بە سپیکردنەوەی پارە سزا نەدرێن بتوانن سپیکردنەوەی پارەکانیان فراوانتریش بکەن یانی بۆشایەکی زۆر گەورەی دروستکردی ئەم یاسایە لە هەرێمی کوردستان و ئەگەر ببینی سیرکەین ڕۆژانە دەیان گروپات لەوێ لەسەر مەسلەی بەکارهێنانی مادەی هۆشبەرخۆ ئەوەشێک کە لە ڕێگاکانی سپیکردنەوەی پارە یاخود هێنانی دەرمانی کوالێت نزم یاخود شتی ماوە بەسەرچووی کە دێن لە بازارەکان ئەوانە هەمویان دەرەنجام و پیاکردنی پارەیەکی ڕەشە و سپیکردنەوەیە لە بازارەوە ئێستا ئەگەر سەیریکەی لە زۆربەی شوێنەکان چەند دەرمانی کوالێت نزم بازرگانی پێوە دەکرێت هیچ ڕێگریەکەیە لێی نییە جا ئەمە نەبوونی ئەو یاسایە گەورترین بۆ شای دروستکردە بۆ لە ئەوی لێپرسینەوە لەو خەڵکی بکرێت بۆ منە تۆ بۆ دادگا دیاری نەکردووە دادگا چۆن مامەڵە لەگەڵ ئەو پارێ بکە کە تۆ بەڕەشی ئەزانی چکە ئێستا هیچ یاسایەک نە هیچ پارێک بەڕەش بزانێت دەبێ یاسایەکە بێ ئەو پارێ بەڕەش بزانێت بۆ منە هەر لە هەر شوێنێک بەکاری هێنایەوە سزا بدرێ بەپێی یاسا نەبوونی ئەم یاسایە بەڕاستی بۆ شایشی زۆر گەورەی دروست کردووە مەسەلەی بەرتیلدان مەسەلەی گەندەڵی سیاسی گەندەڵی ئیداری وەک خۆشت ئەز
ئەزانی لە هەرێمی کوردستاندا بە شتێکی ئاساییە و ڕێژەیەکی زۆری شەو بەرفراوانیشە کە خەڵکێکی زۆر لەسەر ئیسابی خەڵکی هەژار بۆتە ملیار لێر و پارەیەکی ڕەشی بە ڕێگای گەندەڵی ئیداری بێ گەندەڵی سیاسی بێ دەستی کەوتووە و بە ئاسانیش لە بازاڕەکانەوە سپی کردوتەوە لەوانەیە زۆرێکیشیان ئێستا خاوەنی شار و کۆمپانیای وەبەرهێنان بن لە هەرێمی کوردستان کە ئەو پارە لەوانەیە زۆرترینیان بە ڕێگای ناشەڕعی و نایاسایی کە پێڵێن پارێ ڕەشەوە لەم شوێنانەوە دەستیان کەوتبێ بۆیە هەبوونی یاسایەک لە هەرێمی کوردستان ضرورەتە پێویستە هەبێ بە ئەوی بتوانین ئێمە بزانین پێش هەموو شتێک کام پارە ڕەشە کام سە پێشتا لە هەرێمی کوردستان ئێمە نازانی کامیان سپێ کامێر بۆ نمە خەڵکێک هەیە بازر لە ڕێگای گەندەڵیەوە پارەی دەستکەوتووە پرۆژەی نیشتە جێبوونی پێ کردووە ئیتر ئەم پارەی سپی کردوتە لە بازارەوە ئەو پارێ هی خودی خۆیەتی پێشتر کەس لەی نەپرسی تۆ خاوەنی چی بوویت پێشم پرۆژەی بکەیت ئەم پارێت لەکوێ هێنا ئەگەر تۆ نەزانی ئەم پارێت لەکوێ هێنا ناتوانانی ئیتراتی یاسایی لەگەڵ بکەیت دەبێت پێویستە ڕقابەیەک لەسەر من و لەسەر تۆ و لەسەر هەمومان هەبێ ئایا من لە ماوەی 6 مانگەوە دەبمە ملیۆن لێر ئەم پارێم لەکوێ هێنا دەبێت دەستگایەکە بێ لێ پرسینەوەم لێ بکە کە خانوویەکم هەبوویستم خانی دووەم بکڕم پێویستە ڕوونکردنەوەیەک بە بەو دەستگایە بدەم کە بمانەوێت دروستیکەین لەژێر ئەو یاسایی کە ئەگەر ئینشاڵڵا لە ئایندە دەربچێ دەستگایەکە بێ لێم بپرسیتەوە ئەم پارێت لەکوێ هێنا چۆن ئەم خانیەت کڕی بتوانم ڕوونکردنەوەی بدەمێ قنەعاتی پێبینم کە ئەو پارێ ڕەشنیە و پارەی خۆمە بەدەستم هێناوە بۆ ئەمە دەبێتە دەرچوونی یاسایەک لە هەرێمی کوردستان دەبێتە ڕێگریکردن لە زۆر مەسەلەی گەندەڵی و بەهادەردانی پارەیان وڵاتە کە لە ڕێگای ڕەشەوە کۆمەڵی خەڵک دەستێکەوێ نەتوانێت بە ئاسانی سپی بکاتەوە بەیانی کە بە ئاسانی سپی کراوە ئەم پارەیە هەموو ڕێگایەک بەکاردێنی زیاتر هەوڵەدا پارێ ڕەشی دەستکەوێت بۆ دەبێ ئێمە چی بکەین دەبێ ئێمە چی بکەین یاسایەکە بێ لە هەرێمی کوردستان بۆ ڕێ لەو سپیکردنەوەی پارەیە بگرێت سزاکەی قرس بێ بۆی هەموو خەڵکێک نەتوانێت بێ لە بازاڕەکانی هەرێمی کوردستان یا لە ڕێگای وەبەرهێنان بێ یا لە ڕێگای بەکارهێنانی فرۆشتنی ئەندامەکانی ئافرەتانیان مرۆڤ بێ بێ ئەم پارەیە کە دەستی کەوتووە لە ڕێگای دیکە سپی بکاتەوە. زۆر باشە یاسانە سڕێژیار ساڵح سوپاس بۆی ڕاستەخۆ لە هەولێرە و لەگەڵ